سڵاو لێبێت سڵاو لە تۆش خاتون بەڕێز. ئەو نەخۆشیانەی کە پێشتر هەبوو پێش نەشتەرگەری چی بوون و ئێستا وەزعە چۆنە؟ ئەو نەخۆشیانی پێشتری هەمبوو چۆکم دەێشا چەند دکتۆرم کروتە وەزندانە بەزێری چۆک کچانابی فقراتی پشتم ئەو لە مێژە ئاوی دەخۆم ئاوی زەختم هەبوو یعنی هەموو مانگان بای مەزموع ئەپارەشی باش ئاوی زەختیم دەکڕی ئێستا زەختم نمایە ئەلحەمدولیلا چۆکم باشترە پشتم باشترە ینی نوێژم بە دانیشتەوە دەکرد ئێستا ئەتیادی دەکەم هەرسو دانیشتنەوە بەس تا ڕادەچی لە وەزنم کم دابەزیە هەژ مانگونیوە 27 کیلۆ دابەزیمە 27 کیلۆ نازم بە کاکتۆرشم بۆ دۆگە دوایە کە سەردانم بکەوە هۆکارەکەم پێ برێتن ڕازیمە زۆر دەستیان خۆشببی خۆخێراونوسی یانی ئەوانە وڵاهی بێنخوایان زعیب بکەن قەرەوی نەخۆشیە هەموو نەخۆشیەکە قەرەوی مادەم قەرەوی احتیمالە هەموو نەخۆشیەکت هەیە حتا قەلب سیعاتت خۆشببی سووک خۆشترە یعنی هەموو ناحیەکی پرخە پرخی شەوێت نامێنێتن هەر ئەو بە هەموو لایەکی مندار لێ ڕازی نەبن تۆ لەو بڕایەدای کە زۆربەی نەخۆشیەکان کە بە هۆکاری قەڵەویەوە تووشت دەبێن لە ئەنجامی بڕینی گەدا ئەو نەخۆشیانت نامێنێ بەێ ئارێوەڵا 100 ئۆیە پرخت پشتت چۆکت یعنی زەختت سوکەریت یعنی ئەو شتانە نامێنێتن والله ئەگە بڕشکە بیمە خوارێ ڕازیمە ئەگەر ئەوەندە بی حتا 150 ئەگەر بی ئەگە زیاتردا بەس دەبتە 100 خۆشبی سەلامەت بی خۆش سەلامە دەست خۆشیان لێ دەکەم زۆر سوپاس میهرەبانی دڵسۆزی و لێزانی